ئێمە ئەمڕۆ لێرە ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین بەرامبەر بە خەمساردی و بێباکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ئاست ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان. ئێمە ئەمڕۆ هەمووان وەکو ناڕەزایەتیەک لێرە کۆی کردوونەتەوە هەڵوێستی خۆمان ڕادەگەێنین و ناڕازین بەرامبەر بەو ڕەفتارە نابەرپرسانەی کە لەلایەن حکوومەت و کاربەدەستەکانی حکوومەتەوە دەکرێت بەرامبەر بە خەڵکو و موچەخۆرانی هەرێمی کوردستان و ناڕەزایەتەکانیشمان ئەمڕۆکو دەستپێک لە گردبوونەوە و لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوامی دەبێت وەکو چی لە شێوازی بایکۆت و گردبوونەوە و خۆپیشاندان. داواکاریەکانیشمان بریتین لەم خاڵانەی لای خوارەوە. یەک، پێدانی موچە لە کاتوساتی خۆیدا بێ دواکەوتن. دوو، زامنکردنی مافەکانمان لە ئایندە و دوورخستن و دەست هەڵگرتن لە برین و پاشەکەوتکردنی موچەکانمان. سێ، گەڕانەوەی پلە بەرزکردنەوەی بۆ سەرجەم مامۆستایان و فەرمانبەران کە بە ماوەیەکی زۆرە بە شێوەیەکی یاسایی و نادەستوری ڕاگیراوە. ئەگەر ئەمانە جێبەجێ نەکرێن ناچارین ڕێگا و شێوازی تر بگرینە بەر. هەموو بژاردەیەکیش لە بەردەمماندا کراوەیە. هەر لێرەوە بە هەمووان ڕادەگەێنین ئێمە بەردەوامە بین لەسەر ناڕەزایەتی و گردبوونەوەکان و بایکۆتکردنی ناوەندەکان هەتا وەکو مافەکانی خۆمان و سەرجەم خەڵکی کوردستان و موچەخۆران وەردەگرینەوە.